لە پرسی دادگای فیدراڵی و هەروەها کۆمپانیا بیانەکانی هەرێمی کوردستانەوە دەست پێ دەکەم من میوانێکم دەبێت بەڕێز دکتۆر تەها محەممەد ئەمین کە بەڕێزیان ئەندامی خولی پێشووی ئەنجومەنی نوێنەرانن ڕاستەوخۆ لێرە لە ستۆدیۆ میوانی من دەبێت دکتۆر زۆر سپاس بۆ ئامادەبوونت ئەم پرسی کە ئێستا ئەمریکا و ڕوژانویەتی و دەیەوێت بێتە نێو کێشەکانی هەرێم و بەغدا لەسەر پرسی دەرهێنانی نەوت زەنگێکی مەترسیە بۆ دادگای فیدراڵی دەخشێت دادگای فیدراڵی ئەو بڕیاری کە پێش دەری کردبوو بۆ کۆمپانیا بیانەکانی هەرێم پاشکەس بێتەوە لێ سەرتا زۆر سپاس هەڵبەت یەکێ لەو مشکلانەی کە تا ئێستا بۆتە بڵێن کاریگەریشی خراپی هەبوو هەم لەسەر ئابووری هەرێم و هەم بۆتە با بڵێن بیانوویەک بەدەست لایەنەتەکانی تری عێراقەوە ئەوەیە کە بینی هەرێم و بەغا تا ئێستا ڕێک نەکەوتون لەسەر ئەوەی کە با بڵێن ئەو بڵێن وزە سروشتیانی کە لە هەرێما هەیە کە بەپێی دەستور و بەپێی قوانینی عراقی کە پێویستەکە لە نێوان هەرێم و بەغدایە ڕێکەوتن هەبێت بۆی مامەڵەی پێوە بکەن تا ئێستا نەگەیشتونەتە نەتیجە و تا ئێستاش بۆتە ئەوەی کە کاریگەریەکانی زۆر بووە حکوومەتی عراقی بە بیانووی ئەوە بودجەی نەناردووە مەسەلەن تا ئێستا ئەو کاریگەریانشی وای کردووە کە لە ڕووی سیاسیشەوە بە هەمان شێوە هەرێم لاواز دەرکەوێت هەم لە بەردەم لایەنەکانی عراق و هەم لە بەردەم بڵێن لە ڕووی نێودەوڵەتیشەوە هەڵبەت کاتێک کە ئەم کێشانە بڵێن چارەسەری بۆ نابێت دادگای فیدراڵی ڕاستەخۆ ناڕاستەخۆتە دەخول لە کاتەوە بۆ ئەو قەرارانی کە دەری کرد وەڵام تا ئێستاش هێشتا بینی هەرێم و بەغدا بڵێن نەگەیشتونەتە ئەو نەتیجەیە یا ئەو لێگەیشتنەی یا هەر شتێکی هەر ناوێکە ناوێنەی ئەوەی کە چۆن مامەڵە بەم با بڵێن سەرچاوە سروشتیانە بکەن کە لە نەوتە هەر شتێکی تر کە لە هەرێما هەیە و تەنسیق هەبێت لە نێوان هەرێم و لەگەڵ بەغدایە لەبەرەوە بە حکمی ئەوەی کە بەڵێن کە لە منتیقەکە هەیە و گەورەترین سەفارەتی هەیە لە ناو عێراقا و بڵێن هەر ئەمریکاش هاتوۆتە ئەوەی کە عێراقی پاکردوێت و پێشتر لەبەرەوە ئەمیش مەسەلەکە خەریکە وردە لە بڵێن بابەتیشی چوارچێوەی عێراقا دەرەچێت بۆ بابەتیشی نێودەوڵەتی بە حکمیەوەی کە بەڕاستی ئێستا مەسلەی وزە و مەسلەی نەوت با بڵێن کێشەیەکی زۆر گەورەیە لە هەموو جیهانە ئەوەتە ئەوروپا بە حکمی ئەو کێشانێکە لەگەڵ رووسیا هەیەی ئەوە نازانێت چی بکە بۆزستان ئایا رووسیا غازی لێگرێتەوە لێ ناگرێتەوە نرخی نەوت بەرز بۆتەوە ئەمانە هەمووی کۆمەڵە کێشن لەبەرەوە ئەمریکاش لە سەرچاوەی ئەوەی کە مەسلحەتەکانی لە منتیقەکە هەیە و لە ڕووی ئەوەی کە وردە هیچ نەبێت ئەو بارگرانەی کە لەسەرەتی چونکە ئێستا زۆربەی زۆری احتیاطاتی ئەمریکا کە با بڵێن خۆیەتی ئەیهێنێتە ناو بازارەوە هیچ نەبێت بۆی بتوانێت نرخەکە جێژیر کە هەوڵ ئەیات تەنسیقێک دروستکە لە نێوان بڵێن هەولێر و بەغدایە ئەم تەنسیقات چۆن ئەبێ و میکانیزمەکەی چۆنە هەڵبەت ڕەنگە تا ئێستا نەگەیشتونەتە ئەوەی کە بڵێن شێوازەکەی چۆن یا نەخشەکەی چۆن دابڕێژرێ باشە دەزانین کە بڕیارەکانی دادگای فیدراڵی جەنابەت ئەندامی خولی پێشووی ئەنجومەنی نوێنەرانی ڕەنگە زیاتر ئاگاداری کۆمەڵێک پرسی بەغدابی ناوەندبی لە کەسانی ئاسایی بڕیارەکانی دادگای فیدراڵی باز لەو دەکرێت کە تانی لێ نادرێت ئەگەری گەڕانەوە و ڕژعی نییە کە بڕیارێک دەردەکا ئەمریکا کە بە دوواداچوورێکی لەم شێوەیە بکە دەخشێت لەم کاتەیە دادگای فیدراڵی چی بکات دەتوانی بڕیارەکەی بکشێنێتەوە لە بەرامبەر کۆمپانیانە قەزەکە لێراوە نیە ڕەنگە مەبەستی جەنابەتەوە بێت ئایا ئەمە تانەیە لە بڕیارەکەی دادگای فیدراڵی ڕەنگە ئەمریکا کێت وەکو وەساتەیەکیە یانی وەندی ژیریەگەیت لە نێوان هەرێم و بەغدا تۆ قەرارەکەت هەیە هەم هەرێم نەگەیشتە نەتیجەیە کە قەرارەکە تەطبیقە هەم بەغداش وانە هاتوتە پێشەوە کە چۆن قەرارەکە لەگەڵ هەرێمە تەطبیقکە لەبەرەوە پێویستی بە نیوەندیگیریەک هەیە کە لە یەکتێگەیشتن دروستکەن ئایا چۆن ئەبێت مەسەلەن چۆن ئەو تەنسیقە لە نێوان هەولێر و بەغدایە دروست بێت ئایا ئەو پێویستە کات قانونی نەوت و گاز تەفعیل بکرێت پێویستە کات لە مەودووە با بڵێن هەر خطوەیەکە هەرێم ئەینێ لە ڕووی مەسلەی نەوتەوە بگەڕێتەوە بەغدا ئەمانە هەمووی کۆمەڵێک یعنی پرسن مەسەلەکە لێرە ڕەنگە ئەمریکا مەبەستی ئەوە نەبێت تەدەخل لە قەراراتی یا بیگۆڕێت یا تعدیلی تیا بکە یا شتێکی لێ بکات چونکە تو قەرارەکەت هەیە و دادگای فیدراڵی وەکو خۆشت وتێت بڕیارەکانی ئەوە نییە بوو گەڕێتەوە لەبەرەوە و ئەو دوو لایەنەی کە ناکۆچیان هەیەکیان کە بڵێن مەزدەرە و کە ڕئیسیە بەغدایە و هەرێمیش کە بەخۆی هەرێمێک و بەشێکە لە بەغدا نەگەیشتونەتە نەتیجەی کە قەرار و میکانیزمی جێبەجێکردنی قەرارەکە بیکەن باشە یعنی دادگای فیدراڵی ئەم وردەکاریانەی نەزانیوە کە ئەو کۆمپانیایان لەناو هەرێمی کوردستانان مووی کۆمپانیای
عالەمین بۆ نمونە کۆمپانیا ئەمریکیەکانی لە نێوە ئەم وردەکاریانی نەزانیەوە کە دەشێ یەکێک لە وڵاتانە دواتر بێتە نێو بابەتەکە و ئەو ئەنجامانە قوبڵ نەکا کە دادگای فیدراڵی دەیەوێت. من قەناعتم نییە ینی لە زەرری دادگای فیدراالیە بێ یان دژی دادگای فیدراالی بێ مەسەلەکە نزانی بێ یان نەزانین بێت چکە هەموو وردەکارەکان هەیە ئەم بەغاژە زانێ عقدەکان چۆن کراوە دڵنیام لەوە 100% و هەم هەرێمی ژەزانانی بۆ خۆی چی کردووە. کەواتە کێشەکە لە یاساکانە خودی یاساکەیە یان بڕیارێکی لەم جۆرە هەرێم تا ئێستا نەهاتووە بڵێن ڕێکەوتن لەگەڵ بەغدایە بکات چۆن مامەڵە با بڵێن نەوتەکەەوە بکات چۆن بیفرۆشە چۆن تەسویقی کات چۆن بەغدا ئەڵێت من کۆمپانیای نیشتیمانیم هەیە کە سۆمۆیە تو بێت لە ڕێگەی کۆمپانیای نیشتیمانیەوە تەسویقی نەوتەکەی خۆت بکەی ئەو نرخی کە تۆ ئەیفرۆشی بە کۆمپانیەکان زۆر کەمترێکە لەوەی کە من ئەیفرۆشم ئەمە لە لایەک لایەکتیشەوە ینی بەپی ئەوەی کە خۆی ئەڵە نادەستوریە لەبەرەوەی تا ئێستا تۆ بڵێن میکانیزمێکی یاسایی جێژیر نییە کە تۆ مامەڵە لەگەڵ با بڵێن نەوتا بکەی یا هەر داهاتێکی تر بکەی کە لە ناو هەرێمایەوە خۆ مەسەلەکە هەر ئەوەش نیە ئەی تۆ خاڵە سنوورەکانیشت هەیە کۆمەڵە مەسائلی تر هەیە کە معلقن تا ئێستا لە نێوان بەغدا و لە نێوان هەولێرە کە بەتاوەتی یەکلانە کەم تەرخەمی لە هەرێمی کوردستانەوە لە ڕووی مەیاسانەوە بینرێ لە ڕووی جێبەجێنەکردنیەوە لە ڕووی کەم تەرخەمی چۆنێتی دەرهێنان و فرۆشتن و هەناردەکردن من نازان میکانیزمی ئەو شتا چۆنە لە عقدەکانە چۆنە نووسراوە یاخۆت هەرێم چۆن تەسویقێکە بەڵام لە ڕووی دەستوریەوە تۆ عێراقێکی فیدراالی هەیە حکوومەتێکی فیدراالی هەیە لە ڕووی یاسایی و دەستوریەوە هەرێم سەر بە بەغدایە لەبەرەوە کاتێک کە تو مامەڵە لەگەڵ هەموو داهاتەکانی خۆتەکەی جوانی کە فیدراالین و لە دەستورە نووسراتەوە تۆ پێویستە کات هەر چۆنە بێ بگەڕێتەوە بە بەغدا بەس مەرجێک بەغدا ئامادە بێ بە کە بڵێن ئەوانەی کە مستحقاتی هەرێمە لە ڕووی بودجەوە لە ڕووی بابەتەکانی تریشەوە بۆی جێبەجێ بکە نەکەر ئەوەیە کە تۆ نەوتەکەی تەسلیم کەی بەڵام بەغدا ئامادە نەبێت کە تۆ ماگانەکە و یاخود بودجەکەشت بۆ بنێرێ ئەمانە هەمووی کۆمەڵێک پرس و وردەکاری زۆر چڕوپڕن کە ئەبوایە پێشتر کاتێکە ئەم مەسلەیە هاتە سەر وێزی گفتوگۆ یاخود ئاهاتەوەی کە جێبەجێ بکرێت لەگەڵ بەغدای ئەم مەسلەیە یەکلا بکرێتەوە بەڵام با ئەمە لە ڕووی دەستوریەکەوە بەڵام ئەگەر لە ڕووی سیاسی و استقراری سیاسی بگری لەناو لە عێراقەوە یا لە بەغدایە تا ئێستا خۆتە زانی عێراق لە پەشێویەکی سیاسی زۆر قوڵایە لایەنەکان یەکلا نەمونەتەوە لەوەی کە ئایا چۆن حکوومەت و شکلی حکوومەتی داهات و چۆنە بێت ئەمانە هەمووی با بڵێن گەرنتیەک نایەت بەوەی کە هەرێم ئەوەی کە هەیەی و لە دەستایەتی تەسلیمی بەغدای بکە مشکلەکە لێرایە خۆ ئەگەر لە ڕووی سیاسیەوە استقراری سیاسی لە بەغدا هەبوایە و با بڵێن حکوومەتێکی مرکزی هەبوایە و حکوومەتێک وایە پێی هەموو پرەنسیپە بڵێن نێودەوڵەتیەکان پرەنسیپیەوەی کە دەوڵەتێکی جێژیرە مامەڵەی بکردایە ڕەنگە هەرێمیش تا حدێک مثلەن ئامادە بووایە کە بەهاتایە داهاتی بێت هەر شتێکی تر بکە پەیوەندی بەداهات بڵێن بە ئابووری هەرێمەوە بووە لەگەڵ عێراقی شار ڕێبکەوتایە بەڵام کێشەکە ئەوەیە عێراق بە خۆی تا ئێستا جێژیر نییە لەو لاوە تورکیا هجوومەکە لەم لاوە ئێران پازار تحشود پێەکە لەم لاوە بە هەمان شێوە ئەمریکا تەدەخولاتی تیا یعنی سیرەکەی عێراق ئەو چوارچووە با بڵێن سنووری کە هەیەی هێشتا بۆ ئیستقرارەیە نایبینی کە وەکو دەوڵەتێکی جێگیر وابێ باشە ئەم ناجێگیریە کاریگەری دواتری چێ بێت لەسەر هەرێم ناجێگیریەکانی بەغدا زۆر جار پرسە سیاسیەکان کە لە بەغدا هەیە پەل دەکێشێ و بڵێسەی ئاگرەکە پریشکی بەر هەرێمیش دەکەوێت ینی چاوەڕێ دەکرێت ڕەوشی هەرێمیش ببوونی پرسە سیاسەکانی عێراقەوە تێک بچێ مەسلەی هەرێم ڕەنگە جیاواز بێلەوەی کە لە مەغاچۆرە خۆی بەتایشیدی هەر ناجێژیرێکە لە بەغایە هەبێ کاریگەریی خراپی بۆ سەر هەرێمیش بێمە شتێکە ینی واقعەکە بەڵام ئایا هەرێم ئەو کاتە چۆن ئەبێمەوە نازانین سوورەکە چی لێیە چونکە تا ئێستا یەکەم لە بەرژەوەندی بڵێن دووەلی ئەقلیمیە نییە عێراق بەرەو هەڵدێر بڕوان یا بڵێن بەرەو شەڕێکی ناوخۆ بڕات ئەوەیەشی لەلایەکەوە یەکێکی تر ئەوەیە کە لە نێوان لایەنەکانیشە لایەنە شیعی سونەکان بەتابێتی لە ناو لایەنە شیعەکان کە ئێستا ناکۆکیێکی زۆریان هەیە ئەوانیش هەر شتێک یا بەڵێ هەر پەشێویەکی عسکەری لە نێوانیانە ڕووبە هەر شەڕێک ڕووبات دڵنیابە لەوەی کە لە ڕووی بەرژەوەندیەکانی خۆشانەوە کەونە مەترسیەوە ڕەنگە جێگەشیان نەبێتەوە لە ناو عێراقا چوو بای ئەگەر بێت و مەسەرەن مشکلەکە بتەنێتەوە لە نێوان شیعە سونە یا با بڵێن سونە کورد یا خۆت عەرەب لەگەڵ کوردە ئەمانە هەمووی هیچی لە مەسلحەتی هەم لایەنەکان بە دەرەجە یەکەم کە لە ناو عێراقان و هیچی لە مەسلحەتی وەکو ئێران کە بە قووەت لە ناو عێراقایە و عێراق بە تەواوەتی لەژێر ئینتیدابی بڵێن ئێرانایە و هەم تورکیاش کە
بڵێن بەرژەوەندی ئابووری و تیجاری ئەوانەی لەگەڵ عێراق هەیە بەدەر لەوەی کە نەوتێکی زۆریش لە ڕێگای ئەو ئەچێتە دەرەوە تەمان سوودێکی زۆریشی بۆە بەتر لە هەموو مەسەلەکانی تری بڵێن ئەوەیە کە ئەمریکاش لە منتیقەکە هەیە ئەویش نایەوێت بەرژەوەندەکانی لە منتیقەیە تێک بچێت بۆی کە عێراق هەڵبوەشێتەوە بۆی کە عێراق تووشی شڕی ئەهلی بێت یا شڕی ناوخۆ بێت. باشە بەدەر لە ئەمریکا کۆمپانیای ڕووسی هەیە بەریتانی هەیە بامانشەوە لە عێراق ئەمانیش دەشێت دەنگیان بێت لەسەر ئەم پرسە بەڕێژەش ئەمانە هەمووی لە مەسلحەتی ئەوانەیە کە عێراق مستەقر بێت یعنی با رووسیا بێ با سین بێ بە هەر لایەنێکی تر بێ مادام مەسەلەکە لێرە بەرژەوەندی ئابووریە مادام لێرە ئەوەی لە ڕێگەی کۆمپانیەکانیانەوە مەسەلەن داهاتیان هەیە مادام لەوەی کە وجودی عسکەریان هەیە مادام بەوەی کە نفوزێکیان هەیە لەنجا چ لە ناو عێراقا بێت چ لە سووریا بێت چ لەو منتیقەیە بێ لە مەسلحەتیانە نییە کە عێراق بەرەو شەڕێکی خوێناوی یا شەڕێکی ناوخۆ بڕۆیە لەگەڵ هەر لایەنێکی تر لە دەروی عێراقیشان. باشە دکتۆر دەزانین کە ئەو ئیستەقلالەی هەرێم ئەو سەربەخۆی کە بەدەستی هێناوە لە زۆر پرسی سیاسی و پەیوەندی نێودەوڵەتیەکان کە هەیەی تەنانەت پرسی ئابووریش کە یەکێک لەوانە پرسی نەوتوە وزەیە بەدر لەو دەستکەوتانی کە لە ڕابردوو سەرەتایی ئازادکردنی پرۆسی ئازادی عێراقەوە بەدەستی هێناوە لە دوای ئەوە ئەندام پەرلەمانانی کورد لە بەغدا چیان کردوە بۆ پرسی کۆمەڵێک بابەتی قانونی کە تایبەتە بە بەرژەوەندی هەرێمەوە بە تایبەتی لەسەر پرسی نەوتوزە کە باس لە پرسی دەوتەکەین کە یەکێک بوو لە خواستەکانی دادگای فێدراڵی پرسی غازیش دەهاتە نێو ئارا و لە دواییانەیە باسی لێوەکرا لەسەر ئەم بابەتانە یعنی چی کراوە کە ڕۆژێک لە ڕۆژان بە ئامانج نەگیرێن ئەم پرسە خۆی مەسەلەکە مەسلەیەکی پێشەوەی کە قانونی دەستوری بە سیاسیە هەرێم کە هاتووە ئەمە لەفی کردوێتەوە و لە ڕووی استراتیژیەوە کە بەڕاستی پێگەی هەرێمی بەقوت سیاسیەکان هەمیشە دەشگەڕێنەوە بۆ بابەتە قانونی دەستوریەکان لە عێراقا ڕاستە بەڵام تۆ مەسلەی بڵێن ئەندام پەرلەمان کە لە بەغدایە هەڵبەت هەریەکە و با بڵێن سەر بە حیزبێکی دیاری کراوە لەبەرەوە حیزبەکان خۆیان دەسەڵاتدارن و خۆشیان قەرار لەوەی کۆدەنگی بەدەست نەهاتوە لەمڕۆ لە ڕووی چیەوە لە ڕووی پرسینەوتەوە لە ڕووی بەرژەوەندیەکانی گەلی کوردەوە حیزبەکانی هەرێم دەستوری قانونی حیزبەکانی هەرێم کە ڕێکەوتون لەوەی کە داهاتی کوردستان لە ڕووی نەوتەوە یاخود داهاتی خاڵە سنوورەکان کە بۆ هەرێمی کوردستان سەر بکرێت ئەوە لە نێوان حیزبەکانە تەفاهوماتی لەگەڵ کراوە سەبارەت بەوەی کە بۆ تا ئێستا هەرێم نەگەیشتوتە نەتیجەی لەگەڵ بەغدایە لەبەر ئەوەی مەسەلەکە ئەوەیە کە تا ئێستا ئەحزابی سیاسی لە هەرێمی کوردستانە نەهاتوون ئەم پرسە بکەن بە پرسێک کە با بڵێن لایەنەکانی تری عێراقیش بێن مشارەکەی لەگەڵا بکەن کە ئەڵم لایەنەکانی تری عێراق مەبەسمەوەیە کە حکوومەتی عێراقی بێت لەگەڵ یانە بەشدار بێت لە ڕووی استراتیژی وەکو باسەکەم لە ڕووی استراتیژیۆ ئەمە قووەتیشی یاوە بە پێگەی هەرێم وەکو ئیستقرار کە هەرێم قوارێکی سیاسی مستەقر بێت و خۆ دەزانێت تورکیا قەت چاوی هەڵنایە بەوەی کە هەرێم لە خۆشگوزرانیە بێ یا هەرێمێکی بە قوتت هەبێ ڕەنگە بە هەمان شێوە ئێرانیش و بە هەمان شێوە عێراقیش بەڵام مادام هەرێم کە داهاتیشی تایبەتی خۆی هەیە جا چ بەوەی کە چۆن مامەڵی لەگەڵ کراوە خەڵک استفادەی لێ نەکردەوە ئەو بابەتێکی ترە چکە و پەیوەندی بە سیستەمی حکومڕانێکەوە هەیە بەڵام لە ڕووی ئەوەی کە استراتیژیە بەڵێ قووەتیشی یاوە بە هەرێم بەڵام پێویستە کات بۆی تۆ ئیدامە بە پێگەی خۆت بکەیت بۆی ئیدامە بە بەرژەوەندەکانی خۆت بکەیت بۆی تۆ هیچ عزرێک و هیچ بیانوویەک و بڕووبیانوێک نی دێتە لایەنەکانی تری عێراق چکە بەیانی هەزار زۆروفی تەمە سیاسەتە ئەمە مەساڵحی سیاسیە ئەمە هیچ شتێک ناخوێنێتەوە بەیانی لایەنە شیعەکان یاخود ئێران یاخود تورکیا مەسلحەتیان لەوەیە بوو حەشدی شعبی بێتە سلێمانی بێتە هەولێر بێتە دوهۆک هیچ مانعیان نییە یعنی ڕەنگە ببێ لەبەر ئەوە تۆ پێویستە کات بەڕاستی لەو بابەتە هەسیایرانەی کە ئەمانە ئەبێتە هۆی کێشە بۆ هەرێم دروستکە پێویستەکە کە تۆ وەرەقەیەشی تەفاهم هەبێ ئەم وەرەقە تەفاهمە لە نێوان هەرێمە و لە نێوان حکوومەتی عێراقیە بەسەرپەرشتی جا ئەمریکا بێت کە هاتووە و پێشنیاری کردووە کە بێتە وەساڵتەیە کە لە نێوان هەرێم و بەغدایە بەسەرپەرشتی ئێران بۆ خۆی بێ بەسەرپەرشتی هەر لایەنێکی تر بێت لە دەرەوەی حکومڕانی عێراقا ئەمە بە قازانجی هەردوو لای و بە دەرەجەیە یەکەمی شەرێمە باشە ئەم گفتوگۆیە ئەم نێوەندگیری ئەمریکا ئەگەری کشانەوەی بڕیارەکەی دادگای فێدراڵی هەیە وەکو باسم کرد سازان و گفتوگۆکردن لەسەری دەکرێت قەناعەتم نییە مەسەلەکە لێرە تۆ قەرارت هەیە قەراری دادگای فیدراڵیت هەیە ئەڵێ پێویستەکە هەرێم پابەت بێ بە دەستورە و داهاتەکانیشی لە ڕێگەی بەرداوە ئەو بڕیارە چی دەبێت بەدیلی ئەم بڕیاری کە دراوە حکوومەتی هەرێم کۆمپانیا بیانیەکان چی دیکە کار نەکەن بۆ دەهێنانی نەوت ئەخر ناڵم یعنی تۆ ئەبێت وەرەقەیشی کارت هەبێت لە نێوان هەرێم و لە نێوان بەغدایە ئەم وەرەقەی کارە ئەبێت هەولێر و بەغدا ڕێبکەون لەسەری ئایا بەمانەوەی
کۆمپانیا جیهانەکان لە هەرێمە ئەمە چۆن ئەبێت ببێتە خاڵێکی دەستوری بە نیسبەت هەرێمەوە ئەوە ئەبێت لەگەڵ حکومەتی عێراقی و لەگەڵ حکومەتی فیدرالە خۆیان ڕێبکەون بەڵام کە تا ئێستا ڕێ نەکەوتون هەڵبەت کێشە هەیە لەبەرەوەی کە وەکو باسم کرد ئەمریکا مەسلحەتی لە منتیقەکە هەیە پێویستی بەوە نییە کێشە هەبێت لە منتیقەکەیە پێویستی بەوە هەیە کە بەڕاستی بەرژەوەندەکانی پارێزراو بن لە ڕووی نەوتەوە بە تایبەتی کە ئێستا کێشەیەکی زۆر گەورە لە هەموو عالەمە غازە گران بۆ نەوتە لە ڕووی ئاسی بڵێن جیهانیەوە گرانە لەبەرەوە پێویست هەرێم و بڵێن عێراقش بەیان بە شێوەیەکی گشتی لەسەر نەخشەی وزەیە بڵێن معادلەیەکی کەم نییە معادلەیەکی زۆرە قورسە و ئەمریکاش کە پێشتر هاتووە عێراقیدا ڕزگار کردووە لە جەنگی سەدام حوسێنە هەڵبەت قوربانیەوە هەڵبەت بڵێن پاری سەرف کردووە ئەمانە هەمووی لەبەر چاو گرتووە لەبەرەوە تۆ نفوزی ئەمریکا لە منتیقەکە هەیە یەدی مەسەرەن هیچ نەبێت بڵێن هەولێر و بەغدا لە یەک نزیک بکاتەوە تۆ چونکە تو قرارەکەت هەیە دادگای فیدراڵی قراری یاوە تۆ چۆن میکانیزمی جێبەجێکردنی قرارەکە چۆن بێت ئەوە گەڕاوەتەوە سەر هەولێر و بەغدا کە ناگەنە نەتیجە وەساڵەتی ئەمریکیت هەیە کە هاتووە نێوەندیگیری بکە هەم لە نێوان هەولێر و هەم لە نێوان بەغداش. بەڵێ بەڕێز دکتۆر تەها حەمەد ئەمین کە بەڕێزی ئەندامی خولی پێشوو ئەنجومەی نوێنەرانی عێراق بوون ڕاستەوخۆ لێر لە ستودیۆ میانی بوون زۆر سپاس دەبوون چماندوو نەبی بۆ شەی چەند دیارە